بەڕێزانم کاتتان باش من سۆران ئیبراهیم خەیاتم بەرنامەی ڕوانگەتان پێشکەشەکەم لە بەرنامەی ئەم جارەماندا باز لە سیستمی پەروەردە و فێرکردنەکەین ئێمە دەپرسین ئایا ئەم سیستەمە نوێیەی کە ئێستا هەیە تا چەندێ سوودی گەیانووە بە کەرتی پەروەردە و فێرکردن و ئایا ئەم سیستەمە گونجاوە و تا چەند توانیوێتی نەوەیەکی نوێ پێ بگەێنێ بۆ ئەم تەوەرە میوانداری بەڕێزان مامۆستا بورهان ئەرگوشی بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بەڕێوەبەری گشتی دیوانی هەولێر وەزارەتی پەروەردە دکتۆر فازڵ جاف مامۆستای زانکۆ هەروەها محەممەد چۆمانی ڕۆژنامەنووس سروە شەریف شارەزای بواری پەروەردە و فێرکردن هەموو لاکتان بەخێر بێن سەرەتا لە مامۆستا بورهانەوە دەست پێکە مامۆستا بورهان ئەم سیستەمای کە ئێستا هەیە سەرکەوتوو بۆ ئەوەی کە بتوانێت نەوەیەکی نوێ پێ بگەێنێت بەڵێ طبعاً هەڵسەنگاندنی سیستەمێکی پەروەردەیی ماوەیەکی دوور و درێژی پێویستە چونکە تۆ هەڵس و کەوت دەکەیت لەگەڵ پێگەیاندنی نەوەکان یعنی ناکرێ من کە سیستەمێک ساڵێک و یان چەند ساڵێک تەطبیق بکەم بەڵام ئاماژەکانی سەرکەوتنی سیستەمەکە تا ڕادەیەک بە دەرکەوتن چونکە پێشتر ئەو سیستەمەی کە هەبووە لە وڵاتی عێراق پێش ڕاپەڕینیش لە ساڵی هەفتاکان یەکێک بوو لە سیستەمە هەر بەهێزەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دەلیلی ئەوەی کە خەڵک دەیتوانی دەرچووی ئامادەی عێراق لە هەر زانکۆیەکی پێشکەوتوی جیهان وەربگیرە بەڵام کە شەڕی عێراق و ئێران و دواتر ئەو ماڵوێرانیانەی بەسەر عێراقدا هاتن سیستەمەکە ڕووی لە کزی کرد و ئیتر بە شێوەیەک شێوە کە تاکێکی وای پێنەدەگەیان سوودی کۆمەلگای خۆی هەبێتن ئەو نیشانانەی کە ئەڵێ بۆ وادیرانی کە دەرکەوتون چین بەڵێ یەک چەند ڕوپێوێک کراون لەلایەن هەندێک ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ئەو نەتائیجەی کە لەو ڕوپێوانە دەرچوونە ئەوەمان پیشان دەدات هەندێک ڕێکخراوی لەسەر ئاستی جیهانی کە ئیش دەکەن بۆ نمونە مؤسسەیەکی وەکو ڕاند کە زۆر جار مؤسساتی زۆر گەورەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سوود لە شارەزای ئەوان وەردەگرێ ئەوان لە راپۆرتەکانی خۆیاندا ئاماژە بەوە دەکەن و ئەو ئەنجامانەی کە ڕۆژانش لە ناو خودی وەزارەتدا کە سەرپەرشتیاران و یەکە کارگەڕیەکان متابعە دەکەن ئەو گۆڕانکاریانەی کە لە پرۆگرامەکانی خوێندن کراوە لە چۆنێتی پێگەیاندنی مامۆستایان و لە ئاستی مامۆستایان گۆڕانکاریەکی ئیجابی دروست کردووە بەڵام ڕەنگە هێشتا لە ئاستی داواکراوی ئێمە نەبێت و خەوش نییە و بێ کەم و کوڕیش نیە طبعاً حەزەکەم ئەوەش ئاماژە پێ بکەم سیستەمی پەروەردە لە حەچ وڵاتێکدا تەنانەت لە وڵاتە پێشکەوتوەکانی جیهانیشدا بەردەوام کێشەی تێدەکەوێ و بەردەوام پێویستی بە پێداچوونەوە و هەڵسەنگاندن هەیە لای ئێمەش هەمان شت دەکرێتن بۆ نمونە هەر نمونەیەکی زۆر زیندوت بدەمێ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتێکی زۆر پێشکەوتووە فەزا و ژێرزەوی و هیچ شوێنێکی نەهێشتووە دەستی نەگاتێ لە بواری زانستیدا مانگیەک لەوێ بووم لە سەردانێکی پەروەردەییدا بزات لە وڵاتی تێنسی لەوێ هەمان ئەو گرفتانێک کە ئێمە هەمان بوو لە بەشی پەروەردەی ئەوێ کە لە ئاستی وەزارەتە لە وڵاتێکدا بەرامبەر هەرێمەکەی خۆماندا هەمان کێشە هەبووم بەڵام بە ئاستی جیاواز و تەنانەت شتێکی زۆر سەیرم بیست لە خاتوونێک کە لە مەجلیسی نوابی وڵاتەکە بەرپرسی بواری پەروەردە بوو وتی تەنانەت قوتابیمان هەن لە پۆلەکانی یعنی چەند ساڵێکیان بڕیوە ناتوانم بخوێننەوە بنووسن زۆر باشە دوای دەگەڕێم وڵات ئەمە لە کاک محەممەد برسم کاک محەممەد ئەو کۆپیکردنەی بۆ نمونە ئێستا زۆر لە ڕاوێژکارانی و مۆزەفە باڵەکانی وەزارەتی پەروەردە ئەیانوێ سیستمێک بگوێزنەوە بۆ نمونە سیستمی سویدی یاخود سیستمی ئەمریکی بۆ وڵاتی ئێمە ئەمە سەرکەوتووە بێ خۆی لە ڕاستیدا ئەو مستەڵەحە کۆپیکردن لە ڕابردووشدا بە هەڵە بەکار هاتووە چونکە کۆنگرێک پەروەردەیی کە لە 2007 کرا نەهات کۆپی سیستەمی پەروەردە بکە لە هەرێمی کوردستان بەڵکو سوودی وەرگرت وەکو تەجاروبێک مەسەلەن لە سیستەمی سویدی لە سیستەمی وڵاتی و مەسەلەن کۆریا لە سیستەمی زۆربەی وڵاتە ئەوروپیەکان لێرە تەجاروبی وەردەگرێت بەڵام ئەوەی لێرە هەیە شۆشە لەوە نییە تەجروبە وەرەگرێ یان کۆپی ئەکا شۆشە لەوەیە بڕیارەکانی وەزارەتی پەروەردە بڕیاری زۆر و زەوەندن پرۆژەکانی پرۆژەی جوانن لەسەر کاغەز کە سەیرەکەی شتی زۆر جوانە ئەگەر
پرۆژە بەرنامەی وەزارەتی پەروەردە بخوێنیتەوە سیرەکەی ڕەنگە جیازی نەبێ لەگەڵ پرۆژە بەرنامەیەکی وڵاتێکی سوید بەڵام کێشە لە جێبەجێکردنە لەسەر ئەرجی واقع بڕیارەکان جێبەجێ ناکرێن پرسیار ئەوەیە بۆچی بۆچی لەبەر ئەوەی تاکو ئێستا لە دوای ڕاپەڕین مامۆستا بورهان باس ساڵی هەفتاکانیشی کرد خۆی لە ڕابردووشدا پەروەردە کێشەی هەبووە لە دوای ڕاپەڕین پەروەردە نەبووتە ئەولەویەت بەلای دەسەڵاتی سیاسی پەروەردە نەبووتە ژمارە پەروەردە نەبووتە بابەت ئەبێ بێتە بابەت بەلای دەسەڵاتی سیاسیەوە و لە هەموو سێکتەرەکانی تر زیاتر گرنگی بە سێکتەری پەروەردە بدات پاشان ڕوانینی عقلێتی سیاسی وەزارەتی پەروەردە لە وەزارەتە سیادەکان نییە نەخێر ئێستا من پێم وایە ئەمە ڕێی خۆمە تەبعاً ڕەنگە بەلای مامۆستایان وانەبی پێم وایە پەروەردە لە دنیابینی سیاسی دەسەڵات لە دنیابینی دەسەڵاتی سیاسی پەروەردە پەراوێز خراوە و پەروەردە نەبووتە بابەتێکی هەستیار لێوێ گۆڕانکاری بکرێ ناشارمەوە پەروەردە گرفتاری سەدان عەقڵە کە کلاسیکن کە ناتوانن بە شێوەیەکی مۆدێرن سەیری گۆڕانکاریەکانی نوێی جیهانی بکەن و گیری خواردە پەروەردە بەدەست ئەوانە بەڕاستی ئەمانە ئەبێ ڕێگات چۆڵ بکەن بۆ عەقڵێکی نوێ باشە بەدیرێکی نوێ گۆڕانکاری بکەن مامۆستا بورهان ئەڵێ یعنی ئەوە چوو بۆ ئەمریکا ئەوانیش هەمان کێشیان هەیە لە پەروەردە یعنی باش هیچ سیستەمێک بێکەمە کوڕینی بێگومان بەڵام من نایمە ناو هەندێک شتی جزئیات مەسەلەن قوتابخاننی و ئەمە پۆلەکان زەنجاڵن کێشەکان گەورەترن کێشەکە لە چێ کێشەکە لەوەیە ئەم پەروەردەیە بۆ ناتوانێت بە مانای وشە ئینسان دروستکە کاتی خۆی ئیمپراتۆری سین دوای 2000 هەر دیواری بەرز دەکرد دیواری شورای چینی بەرز دەکرد کەچی هەموو جارێک دیوارەکە دەگیرا دوای گەشت ئەو بڕایوتی کێشەی من لەوەیە کە دیوار دەژیرێ ڕاستە من دیوارەکان بەرز دەکەم بەس من ئەوەیە ئینسانێکم دروست نەکرد و بەرپرسیار بێ داکۆچی لە وڵات بکە بۆ ئەو وڵاتم داژێر نەکرێ کێشە ئەوەیە پەروەردە بە هەڵچنینی بینای بەرز و بە دروستکردنی قوتابخانەی زۆر و بە تەوزیفکردنی مامۆستای زۆر پێش ناکەوێت کێشە ئەوەیە ئەبێ ئێمە پەروەردە ڕازعی خۆی بکاتەوە بۆچی ناتوانین ئینسانێکی جیاواز و عەقڵێکی جیاواز دروست بکەین هەست بە بەرپرسیارەتی بکەن ئەمە لە دکتۆر فازل پرسم دکتۆر فازل لە وڵاتانی پێشکەوتووی دنیا کە مناڵێکە بێت لە دایک لەو قۆناغی کە ئەچێتە بڵێن حەزانەوە لە دوایی ئیتر باخشی ساوایان ئەم مناڵە خاوەنی دایک و باوکەکە نییە دەوڵەت ئەبێ بە خاوەنی ئەم مناڵە هەر بۆیە لە سیستمێکی پەروەردە بەخێویەکەن بەو ئاراستەی کە ئیسیفادەیەکی هەبێ بۆ هەم بۆ خۆی هەم بۆ کۆمەلگاکەی ئێمە ئەوەی کە کاک محەممەدیش ئەڵێ سیستمەکە ناتوانێت تاکێکی بەسوود بۆ خۆی و بۆ کۆمەلگاکەشی دروستکە من ڕاستەکەی لە دوو دەسەواژەوە ڕەنگە هەوڵ بدەم وەڵامی ئەو بۆ چوونە بدەمەوە یەکەمیان ئەوەی کە جەنابەت باسێکەیت کە دەوڵەت ئەو منداڵە دروست دەکا یان با بڵێن دەوڵەت استراتیژێکی زۆر گەش و ڕوونی هەیە لە دروستکردن و پێگەیاندنی مناڵەکە ئەوە زۆر زۆر گرنگە دوو ئەوش کە مامۆستا ئیشارەتی پێدا بینایی ئینسان کە هەردووکی کاتە یەکشت بینای قوتابی بە بۆ چوونی من بە تەجربەی سوید و بە تەجربەی فینلەندایش و هەندێک وڵاتانی دەرەوەش کە من 25 ساڵ لە وڵاتانە ژیاوم بە بۆ چوونی من ئەوەیە کە منداڵ یا خوێندکار یا قوتابی ئەخرێتە ناو جەرگەی پرۆسەی خوێندنەوە یان جەرگەی پرۆسەی داهێنانەوە خوێندن بەداهێنانەوە ئەمە ئێستا بۆ نمونە یەکێ لەو سیستەمانی کە زۆر باس ئەکرێ و مامۆستایان ڕەنگە ئەوان پسپۆری واری پەروەردن باشتری لە من بزانن فینلەندا ئێستا مۆدێلێکی زۆر جیهانیە فینلەندا ئێستا لە مۆدێلە تەنانەت ئەمریکا و کۆریا و وڵاتانی تریش پەنابەنە بەر فینلەندا دیراسەی ئەکەن بۆ لەبەر ئەوەی فینلەندا منداڵ ئەخاتە ناو جەرگەی داهێنانەوە خوێندن بەداهێنانەوە سروەخان بەڕای تۆ کێشەکە لەوایە کە ئێمە بۆ ناتوانین لەم سیستما بتوانی تاکێکی وشیار بەرهەمبێنین ئایا مشکلە مامۆسایانە یاخود قوتابخانەکانە یاخود شێوازی دەرزوتنەوەیە یاخود کامیانە کێشە گەورەکە چییە؟ بەڕاست لە سەرەتادا بەڕاستی لە هەموو بارێک کێشەمان هەیە لە ڕووی
مجتمع کۆمەڵگاوە لە ڕووی مامۆستاوە لە ڕووی قوتابیەوە لە سەرەتادا من بە پێویست کە سەیری سیستەمی پەروەردە دەکەم سیستەمەکی جوانمان هەیە بەڵام ئەو سیستەمە ئێمە دەڕێژین زۆر بە پەلەینە هەر سیستەمێک کە دای دەڕێژێ دەبێت پێشتر پلانت بۆی دانابێتن ئەو سیستەمە چەند کادری بەتوانە دراسی ئەو سیستەمە بکاتن بەڕاستی ئەمە هەر ئەوە نیە سیستەمە خۆمان ئامادە بکەین خۆ ئامادەکردنەکە زۆر گرنگە ئێمە ناتوانین سیستەمێک وەڵا لە ئەمریکا هەیە یاخود لە سوید هەیە ڕاستەوخۆ بینین ئەو سیستەمە لێرە جێبەجێکەین لە خلالی چەند مانگێک و تەواو ئەو سیستەمی سویدیمە لە کوردستان جێبەجێ کرد محەممەد دەڵێ ئەو سیستەمە وەختی خۆشی بە هەڵە هاتووە کۆپیکردن نەبووە ئیسیفادە زۆر گرنگە ئەمە سوود لە سیستەمی وڵاتانی دەرەوە ببینین چونکە ئێمەش هیچمان کەمتر نییە لە وڵاتی دەرەوە سوودیان لێ ببینین بەڵام کۆپی نەکەین واقعی خۆمان بگونجێنین بەڵام دەکرێت بەپێی ناجح لە وڵاتی تر بە شێوەیە کە بۆ خۆتی بگونجێنی خۆ ئامادەکردنەکە ئەوەیە بۆ نمونە دەورات بکرێتەوە بۆ مامۆسایە دەورات بکرێتەوە دەکرێت دەبێت تەلەڤیزیۆنی بەشی ڕاگەیاندنمان زۆر گرنگ بێتن لە بواری پەروەردە یعنی هەموو بابەتەکان بڕخسێن کەناڵی تایبەتمان هەبێت لە بواری پەروەردەیەک دوو دەبێ ئێمە ئەوە نیە ئەتوبێ دەورەیەک خولێک بکەوە لۆ مامۆستاکە جێم لێ بۆ دەڵێ دەورە بۆ مامۆستا کراوە لە خلالی 6 ڕۆژ ناکرێت ئەتوبینی خولێک لۆ مامۆستا بکەوە مامۆستای بە خلالی 6 ڕۆژ فێری هیچ نابێتن بەڕاستی ئەتوو کە سیستەمێکت هێنا هەدەفێک ئامانجێکت هەیە کە شتێکی چاک بکەی بۆ ئەو وڵاتە دەبێ ئەتوو چەند مانگ خۆتی بۆ ئامادەکەی کادری بەتوانە بێنی لە دەرەوە کادری بەتوانامان بۆ دروست کا لێرە ئەو کادرە بەتوانێ مامۆستای بەتوانەمان بۆ دروست بکاتن و هەمە شتێکی تریش هەیە مامۆستا دەینین دادەمەزرێنین دائیمەن مامۆستا دەینین دادەمەزرێنین بە موچەیەکی کەم ئەو مامۆستایە کە تازە دەرچووە لە زانکۆ دەینین موچەیەکی کەمی دەدەینێ و دەی مەکتەبیشی دەدەینە بەردەست و ناتوانانی بۆ شێوازە قوتابخانە بەڕێوە بباتن دەبێ مامۆستا لە هەموو ڕووەکەوە لە هەموو بوارێکەوە هەموو شتێکی تەواو بێ بەڕاستی مامۆسایان لە فینلاندا دەبێ باش ئەمە لە ببوورە دەگەڕێم وڵات ئەمە لە مامۆسابووران پرسم مامۆسا ئێوە ئەتانوێ سیستەمێکی سوود وەرگرن لە سیستەمێکی پێشکەوتووی وڵاتانی پێشکەوتوو بۆ نمونە ئەو وڵاتانە ئەوەی نەماوە باویەوە نەماوە قوتابخانەی فلانی کوڕان و قوتابخانەی فلانی کچان ئێوە تازە ئەمە سەرەتاتی ترین شتە ئەوەتان تێنەپەڕانەوە یعنی چۆنەتانەوێ ئیسفادە بکەن لە سیستەمە بەرپرسیارەتی پەروەردە بەرپرسیارەتی تەنها وەزارەتی پەروەردە نییە بەرپرسیارەتیەکی هەمەلایەنە چەند نمونەیەکی سادت بۆ دێنم من قوتابی فێلە زانست دەکەم فێلە بەهای باڵا و بەرز دەکەم فێلە کاری دەکەم فێرە مەهاراتی وای دەکەم کە بتوانێت تاکێکی سەرکەوتوو بێت و سوودی بۆ خۆی بۆ کۆمەڵگا بۆ مرۆڤاتی نەخێت ئەزانی چۆنە هەندێک نمونەی بەسادت دەدەم بەس فکرەکە بگەینم هەچ مۆزەفێکی حکوومەت کە ئەرکێکی هەبێت لە ناو وەزارەتێکا کەیت لە میوانی ما بێ هەوڵەدا هەوڵەدا یعنی من هەست بەکەم کوڕیەکان دەکات تەنها کە تەنها وەزارەتی من خەتابار نییە وەزارەتی پەروەردەش بێکەم و کوڕی نییە من نەهاتوم بڵێم ئێمە شتێکی زۆر نمونەیی پێشکەش دەکەم بەڵام کە دەڵێن بەرپرسیارەتیەکی هەمەلایەنە بۆ خۆی سیستەمی پەروەردە و فێرکردن بەشێکە لە سیستەمێکی زۆر گەورەتر کە بریتە لە سیستەمی ڕۆشنبیری کۆمەڵگا اینجا سیستەمی پەروەردە بۆ خۆی چەند سیستەمێکی فەرعی تری هەیە لێ جیا دەبێتەوە سیستەمی هاوتەری بیش لەگەڵیان هەن بۆ نمونە خێزان سیستەمێکە بۆ خۆی ئەویش کاریگەری هەم لە پەروەردە دەکات و هەم پەروەردەش ڕەنگە کاریگەری لەسەر ئەو هەبێت پەروەردە کار لە ژینگەی دەوروبەری دەکات و کاریشی لێ دەکرێتن من نمونەیەکت بۆ دێنمەوە یان چەند نمونەیەک ئەگەر ڕێزم هەیە بۆ پیاوە ئاینیەکان ئەوانەی کە پەیامی پیرۆزی خۆیان دەگەن بەڵام ئەگەر مەلایەک بە ئامانجێکی سیاسی یان بە زانستێکی کەمەوە بە جۆرێک خەڵکێک پەروەردە بکە پێچەوانەی ئەو بەهایانەی کە من لە قوتابخانە وەزارەتی پەروەردە نەوەکان پێ پەروەردە دەکات یان سیاسیەک دێتن بە شێوازێک پەروەردەی
کادرانی خۆی دەکەن بەس با پەیامەکە بگەین پەیامەکە گەیشت خەدنا نەماوە ئێستا پێ بڵێ بە کوردی یان ئیداریەکی گەندەڵ لە ناو حکوومەتدا تەسەڕفێک دەکە عکسی ئەو بەهایانەی کە قوتابی لەسەر فێر دەکرێت یان دایک و باوک کردەوەی وا دەکەن کە جیاواز بن لەوەی کە بە مناڵەکانیان دەڵێن ئەمە بە یەکداچوونی بیرکردنەوە دروست دەکات تەماش قەزی من ئەمەوێت چێ ئەمەوێ بڵێم سیستەمی پەروەردە و فێرکردن پێویستە هەموو بەشەکانی کە بەرپرسن لە پەروەردە و فێرکردن هاوکاری یەکتر بن و تەواوکەری یەکتر بن بەداخەوە لە وڵاتانی وەکو ئێمە و زۆر وڵاتان جیهاندا کە هێشتا کێشەی ئەوەمان هەیە وەزارەتی پەروەردە و فێرکردن ێستا پێت بڵێم منهەجێکم هەیە بە ستاندەردی جیهانی مامۆستاکانم ڕاستە لە ئاستی ماستەردانە چونکە تعلیم عالیش هێشتا معاناتی هەیە لە دەست ئەویش باشە گەیشت ئەمە لە کاک محەممەد پرسم کاک محەممەد ئەخر پرسیارەکەی تۆ بە کورتی کوڕان و کچان ئەوەی پرسیار لەم کرد مافی ئەمانیش پرسیارە تۆ وەڵام نادەمەوە باش دێم وڵات پرسیارەکەم وەڵام بەرە ئەوەی کە مامۆسا باسیەکە یعنی ئەو خەڵک کە ئەچێ گوێ ئەگرێ گوێ لە مامۆسا ناگرێ گوێ لە سیستمی پەروەردەی خۆی ناگرێ ئایا خەڵکە لە سیستمەکەەوە نییە؟ مارکس ئەڵێ ئەخلاقی کۆمەلگە ڕنگدانەوەی ئەخلاقی دەسەڵاتە ئێمە بێت هەندێک شت لێکتر جیاب بکەینەوە ئەوە بڵێ ئەوە نەزەرەیە بەڵام کێشە ئەوەیە کە مامۆستا باسی هەندێک ئەوە سیستەمی خێزانی کرد سیستەمی خێزانی ئێمە ژینگەی خێزانی ئێمە ژینگەیەکی مشەوەها بۆچی؟ ئەوە دەسەڵاتی سیاسی بەرپرسەوای کردو ژینگەکە مشەوە بێت چونکە دەسەڵاتی سیاسی پەروەردە نەکاتە بابەت ناتوانێت کۆمەلگا ڕۆشن بەڵام کە دەسەڵاتی سیاسی پەروەردە پەراوێز بخات نیەتی نەبێ چکە گۆڕانکاری لە هەموو سێکتەرە جیاوازەکانی ژانی کۆمەلگا لە پەروەردەوە دەست پێکە دەسەڵاتێک پەروەردەی بەلاوە گرنگ نەبێ ناتوانێت کۆمەلگا ڕۆشن بیر بکە کۆمەلگا بۆ ئەم دەسەڵاتە پەروەردەی بەلاوە گرنگ نییە پەروەردەی بەلاوە گرنگ نەبووە نەچینە ناو جزئیات کاکە جوان خۆ لە دوای ڕاپەڕنیش ئێمە بینیم دەسەڵات بەڵێ ئەگەر ویستی لەسەر بێ ئیرادەی گۆڕانکاری هەبێ من ئێستاش ئەڵێم ئەگەر دەسەڵات مەیلی گرنگجیدان بووە بە سێکتەری پەروەردە کەرتی پەروەردە لە دوای ڕاپەڕین شەڕی ناو خۆمان نەدەبوو شەڕی پیرەر و نازانم چۆمان نەدەبوو قەیرانی دارایی ئێستامان نەدەبوو بە 4 مانگ موچە حکوومەتێک ئیفلاس بکە بێتە سەر سازی علی هیچ پرۆژەیەکی بیناکردنی ئابووری بۆ دەوڵەت نەبێ هەمووی ئەوەیە بەڕاستی گرنگی بە سێکتەری پەروەردە نەداوە پرسیارەکەش ئەوەیە بەڕاست ئەرێ ئێمە فەلسەفەیەکی پەروەردەیمان هەیە تا ئینسانی لەسەر بینا بکەین ئەوە کام فەلسەفەی پەروەردەی ئێمە ئەمانێ و ئینسانی لەسەر ئاراستە بکەین شەشە ئەوەیە تا ئێستا ڕوئایەکی ڕوون و وازەح نیە بۆ فەلسەفەیەکی پەروەردەی ئێمە ئەمانەوە ئینسانێکی ئەلمانی دروستکەین ئینسانێکی لیبرال و ئازاد دروستکەین ئینسانێکی ئیسلامی دروستکەین کام ئینسان ئەمانەوە دروست بکەین ئەوە شتێکی لەو گرفتانە لە سیستەمی پەروەردەدا هەیە تا ئێستا کێشەی عیلاج نەکراوە بۆیە بەڕاستی تەنها ئەوەندە دەڵێم ئەگەر بمانەوێت پەروەردەیەکی لیبرال و ئازاد دروست بکەین ئەبێ عەقڵیەتی سیاسی لەم وڵاتەدا بگۆڕێن بەبێ گۆڕانکاری لە عەقڵیەتی سیاسی ئێمە نەک پەروەردە هیچ سێکتەرێک لەم وڵاتە گۆڕانکاری بە سەردان زۆر باشە ئەمە کچ و کوڕیش یەکم لە حەزە کچ و کوڕ کێشەیەکی گەورەیە بەداخەوە هیچ بەرپرسێکی پەروەردەی لە دوای ڕاپەڕن وەکو پێویست قسەی لەسەر نەکردووە ڕۆژ لە دوای ڕۆژ دیواری کچ و کوڕ بەرزتر ئەکرێ چونکە قاعیدەیەک لە بواری پەروەردە هەیەویش ئەوەیە کچ و کوڕ زانست بە جیاوەر ناگرێت زۆر باشە لەمە ڕوونە حەزەکەم دیفاعکەم ئەمە شتیوانیە ئێمە هانی تێکەڵبوونی کوڕان و کچان دەدەن بە تایبەتی لە قۆناغەکانی یەک تا نۆ لەوانی تریش بەڵام دەبێت ڕێزیش لە بۆ چوونی کۆمەلگا بگری ئەگەر لە ناوچەیەکی معەیەن بیرکردنەوەیەکی وان هەبێ و هەموو داواکاریوان ئەوە بێ تۆ ئیجباری ناکەیت بەڵام من تەشجیعی دەکەم و بۆ معلوماتی جەناب ڕێژەی هەرە زۆری مەکتەبەکانمان تێکەڵە کۆمەلگا سیستمی ڕێژەی هەرە زۆری تێکەڵە باشە کۆمەلگا سیستمی پەروەردە دا ڕێژەی بۆ حکومەت یا حکومەت ناکرێت سیستمی پەروەردە دا ڕێژەی بۆ کۆمەلگا تۆ مامۆستا پێش بەردەمە باسی فیدباکی کرد پێویستی لە ڕێزگرتن لە ڕای خەڵکی بۆ چۆنی خەڵکی ئێمە هان دەدەین بەڵام فەرز ناکە زۆر باشە ئەمە لە دکتۆر فازڵ پرسم تاوەکەر یەکترینە وەکو مامۆستا ئەمە لە دکتۆر فازڵ زۆر باشە کەواتە پەروەردە کارتێکراوە کارلێکەر نییە هەردووکە من لەگەڵ ڕێی مامۆستا بورهانم هەردووکە خۆی دکتۆر فازڵ بەڵێ من ئەو ئەتوانی تەداخڵکەی لەو ئەمەی کە بەڕێزانە باسیەکەن بەڵام تاچی یعنی ئەم سیستمی ئێمە ئەوێت چ جۆرە مرۆڤێک دروست کات
من پێم وایە ئەگەر ئاوا وردی کەینەوە ئەوە کوتکوتی کەین بڵین ئێمە کۆمەلگایەکی سەر بە جیهانی سێمین ئەو کێشانێک کە ئێمە هەمانە ئێستا لە زۆربەی زۆری کۆمەلگاکانی جیهانی سێم لە بواری پەروەردە ئەم کێشانە هەن ئەمجا کە چاکسازیش ئەەکەین کە ئەمانوشێکی تازە بکەین زوو پەنا ئەبین بۆ کلیشەی بەرز بۆ تیوەری گەورە بۆ سیستێمی گەورە یەکسەر منێکێکمانە باسی فینلەندا ئەەکەم یەکێککە باسی سوی دەکات لە حەقیقەتە ئەمە چارەسەر نابێت ئێمە بێبی لە چارەسەر بکەینەوە زۆر خێرا بێ بۆ ئەم کێشەی ئێمەتیاین بۆ چوونی من ئەوەی کە پێویستە بکرێت لە ناو پەروەردەیە زۆربەی زۆرمان یا خەڵکێکی زۆر ئەیزانن بەڵام تووشی عقلیەتێکە بنەوە عقلێتێکی کۆنی کلاسیک کە لە ناو پەروەردە خۆیە ڕێگە لەو تازەکاریە ئەگرێت ئەمجا بڵێن مامۆستا بورهان دێ ئەوێ نێخوازی بکە ئەوێ چاکسازی بکە بڵێن وەزیرێکی تازە دێ ئەوێ ئەفکاری پێ بەڵام هەر لە ناو وەزارەت خۆیە هەر لە ناو پەروەردە خۆیە تووشی چەند بربەست و چەند دیوارێکە بێ ئێمە کە باز لە سیستێم ئەەکەین گواستنەوەی سیستێم نییە و ئەو شێشکاڵێن کۆپیکردنی سیستێم فەرمو کۆپی بکە ناتوانانی کۆپی بکەین خۆ کۆپیکردن ئاسان نییە تۆ جارێ تووشی ئەو بربەستە ئەبیر کوچ و کۆڕ مەسلەی جێندەر ئەمجا دیتە ئەوە قوتابی لە کوێی پرۆسەی فێرکردندا ئەنی ئایا قەمعیە ئایا ڕێزی لێ ئەگری ئایا بەشداری پێەکەی ئایا بە چاوی بەهاوە تەماشایەکەی من ئەڵێم بە خێراترین ڕێگا ئەوەی کە ئێمە پێمان ئەکرێ باسی بکەین ئەوەیە چەند بەهایەک لە پەروەردەی سەرکەوتووی جیهان بگوازینەوە بە کۆمەلگاکەمان ئەوەندەمان پێ ئەکرێ سیستێم ئیمکانی نییە باشە بۆ سەرکەوتنی بۆ نمونە من یەک شتی نمونێکی سادە دێن بەسەرەوەی مامۆستا ئێمە پێش عێراق و پێش وڵاتانی دەوروبەر پەروەردەی مەدەنیمان هێنا لە مەریلاندی ئەمریکی بەڵام دوای گونجاندن لە قۆناغی قوتابی فێرە بەرپرسیارەتی دەکەم لە یەکێک فێرە تایبەتمەندی دەکەم لە یەکێکیان فێرە دادپەروەری دەکەم لە یەکێکیان فێرە هاونیشتمانی بووم دەکەم ئەمانە ئەم بەهایانە کە دروست دەبن بەڵام تا نەوە پێدەگەن و تا کاریگەریان دەبێت لەسەر کۆمەلگا کاتێکی زۆری دەوێت بەڵام پێش کۆمەلگاکانی شەرقەوسەت ئەم شتانەمان کردوون ڕاستە هەوڵەکان ڕەنگە 100% سەرکەوتو نەبن بەڵام گومان تێدا باشە زۆر باشمەە بەڵام ئەمە یەکێکە لەو نمونە مامۆستا دوایی باسی ئەوواکەیم زایت چەندێک سوودمەند بووە بەڵام سروەخان حکوومەت یاریمی کوردستان توانیوێتی کۆمەڵێک قوتابخانە نمونەی ئەهلی ئەمانە دروست کات سریەکەی شتە ناوی زۆر دڵخۆشکەرە بەڕاستی یا ناوە قوتابخانە بەهرەمەندەکان قوتابخانەی بەهرەمەندەکان بۆچی جیاکراوەتەوە یعنی بۆ هەموو سیستمەکە هەموو قوتابخانەکان وەکو قوتابخانەی بەهرەمەندەکان نەبێ یعنی ئەگەر بتوان ئەمە بکەن بۆ هەمووی وا لێ ناکەن بەڕاستی ئەمە هەتا لە کەرتی تایبەت کە قوتابخانە ئەهلیەکان ناتوانانی هەمووی بڵێن ئەوانە بەهرەمەندن هەموو قوتابخانە ئەهلیەکانی سەرکەوتو نەبوونە ناتوانین بەهرەمەندەکان ئەوانەی کە دەتوانین دەتوانین وەکو بەهرەداران چۆن ئەو مامۆستا بەتوانایانێک کە لەوێ ڕەخساندراین نەودانراینە دەتوانین لە قوتابخانەکانی تریش ئەو کێشانە لۆ چ دەگەڕێتەوە ئەتوو لە گوندێکە قوتابخانەیەکت هەیە دوو ژوورە هەر ژووری 6 قوتابی تێدایە ئەوە بەچ دەکێ بەچ دەکێ قوتابخانەی بەهرەدار لە گوندەکان بێنە لە ناو شار بە هەمان شێوە قوتابخانە هەمووی هەر ژووری 6 قوتابی تایە ئایا مامۆستا بەشداری بە چەند قوتابی بکە لەو پۆلەدا لێرە نەدەتوانانی مامۆستا هۆیەکانی فێرکردن بەکاربێنێ دەدەتوانێت شێوازێکی نوێ لە وانەوتنەوە بەکاربێنێ بۆ چکە ژوورەکان هەمووی چل قوتابی 50 قوتابی 6 قوتابی تێدا ئێمە کێشەی سەرەکیمان لە قوتابخانەکان لە ناو هەولێر دەبێ یەکەم شت چارەسەری بینایە بکەین لە ناو هەموو کوردستان چارەسەری یەکەمە دەبێت بینایە حەلکەن کێشەی بینایە چارەسەری ئەوەلیمانە بەڕاستی چونکە ئەگەر ئەتوو شوێنێکی تەواوت ژینگەیەکی تەواوت بۆ قوتابیەکە نەڕەخسان من چەندەها هەر کاتی دراسی خۆم چەند دراسی چەند قوتابخانەیەکم کرد کە دەچوومە ناو ژینگەی ئەو قوتابخانانە بەڕاستی زۆر خەفەتم لەیان دەخوارد بۆ بەسیترین شت لە ڕووی ژوورەکانەوە لە ڕووی WC تەماشا دەکەی زۆر کەم تەرخەمە هەموو لە هەموو بوارێکەوە بەسیترین شتی ڕەنگی ژوورەکان پۆلەکان یعنی کە سیر دەکە زۆر ینی ئەتوو دەبێت زۆر بایەخ بە بینایە زۆر باشە ئەمە لە کاک محەممەد پرسم کاک محەممەد سروەخان ئەڵێ
کێشەی بینایات هەیە ئەوانە یعنی هەندێک هەیە ئەڵێن حکوومەت زۆر لە باڵەخانەکانی خۆی یاوەتە قوتابخانە ئەهلیەکان یعنی بەتایبەتیش کۆمپانیا بیانەکان بەڵام ئەچینە ناوڕێک و دوایەوە وەڵام بێت و زۆر سپاس دەکەم بەڕێزان ئەچینە ناوڕێک و دێن وڵاتە